برازاکە جنێو بە خۆکانمانەیە و با پیرانمان بە گۆمڕادا ئەنێ و مناڵەکانیشمان تووشی فەوتانەکە. لەسەر خۆ بە باوکی حەکەم، لەسەر خۆ بە. ئەگەر بزانمەیان فەوتێنێ لێی بێدەنگ نابم. باشترینی گەنجەکانی مەکە شوێن ئەو کەوتون. پێی بڵێ ئەبوو تاڵیب، چۆن ئاسمان پێغەمەری هەڵەبژێرێ کە خواردن بخوا و لە بازاڕیش بسوڕێتەوە. ئەبوو تاڵیب زۆرمان ئارام لەسەر برازاکەت گرت. ئەمڕۆ هاتوین کۆمەڵێ بژاردەی بخەینە بەردەم تا ڕازی بێ. ئەگەر ڕازیش نەبێت ئەبێ بە شەڕمان تا یەکێکمانەویتە لە ناوە بە. ئەی عەرەبەکان چیمان پێڵێن؟ گەنجانی مەکە پێش پیرەکانەکەون؟ ئەگەر پارە و سامانیە بێت با لە هەمومان زیاتریە بێت. ئەگەر پلۆپایەش یەوێت ئەیکەینە گەورەی خۆمان. ئەگەر ئەوێت ببێتە گەورە و پاشامان ئەیکەینە پاشای خۆمان. ئەگەر دەسەڵاتی شێوێت ئەوە کلیلەکانی کعبەی ئێینە دەست. خۆت گوێت لێ بوو کە پیاوانی قوڕەیشیان وت. برازاکەم ئەی محەممەد، وام پێ باشە کە خۆم و خۆتیش لە ناو نەبەیت. بەم پیرە دووچاری کارێکم مەکە کە بەرگەی نەگرم. محەممەد چەند گەورەیە، کاتێ دنیا ڕووی تێکات ڕەتیەکاتەوە ئەڵێ مامەگیان سوێن بەخوا خۆر بخەنە دەستی ڕاستم و مانگیش بخەنە دەستی چەپەم. دەستبەرداری ئەو ئاینە بم، دەستبەرداری نابم هەرگیز. هەتا خوا سەری ئەخات یان لە ناوە چم. سروش بۆ پێغەمەری خوا هاتووە، بانگەوازەکە ئاشکراکەین. با بڕۆینە دەرەوە بۆ ئەم بانگەوازە. ئەوان هاتن. لا إله إلا الله ولا نعبد إلا إياه مخلصين له الدين ولو كره الكافرون. الله أكبر الله أكبر لا إله إلا الله محمد رسول الله. بنای خوا لە تاریکی دەرەچین و دەچینە ڕووناکیەوە. الله أكبر الله أكبر لا إله إلا الله محمد رسول الله. لا نعبد إلا إياه ولا نشرك بالله شيئا ولو كره الكافرون. الله أكبر الله أكبر لا إله إلا الله محمد رسول الله. الله أكبر گوێتان لێ بۆی قوڕەیشیەکان چۆن ڕێگە ئەیان بە هیچ بووچەکان لە شوێن کەوتوانی محەممەد بچنە ناو شوێنە پیرۆزەکانی کەعبەوە. نەخێر سوێن بە هوبەل ئەبێ ئاگریان بۆ خۆش بکەین. ئاگر ئاگرێکی بڵێ سەدار. الله أكبر لا إله إلا الله محمد رسول الله. دعي جيستنا.
پێغەمبەری خوا پارێزن. لێیان بدەن بیان کوشن لە نێویان بەرن ئەی فێڵماسینا با هەموو جیهان بیزانێ هەموو عەرەب شاهید بن. ئێستا باشترین دەرفەتە بۆ لە ناوبردنیان نەبوو سوفیان ئەوان ژمارەیان تەنیا 30 کەسە. نا لە ناو کەعبەیان نابێت باشان و شکۆیان لە ناو کەعبەدا بەرز نەبێتەوە. ئێوە لە ماڵی خوا دەرمانەکەن ماڵی ئیبراهیم ماڵی هەموو خواپەرستێک. الله ئەکبەر الله ئەکبەر لا إله إلا الله. قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد. هەر ئێستا ئەو درۆزنە بێدەنگکەن کە ئەڵێ زانیاری ئاسمانی ملایە. پێغەمبەری خوا بپارێزن پێغەمبەری خوا بپارێزن بپارێزن پێغەمبەری خوا پێغەمبەری خوا بپارێزن. حەمزە حەمزە تۆ پاڵەوانی دوژمن بەزێنی ئەبوجال چۆن بەو شێوەیە لەگەڵ کەسانی بێچەک شەڕەکەی چونکە ئەوان پشتی و گەوجاگرن و سەریەخەن. جا چێ لێ ئەوە گەوشترە کە ئێوە مافی قسەکردنی پێنادەن. محەممەد درۆزن و بوختانەکە یەک قسە بکە ئەگەر توانی. ئەی ئێوە کەسانێکتان نییە ڕوبەڕوم بێتەوە؟ من لەسەر ئاینی محەممەدم هەرچی بڵێ پێم ڕاستە. کێ ئەتوانێ باوەڵام باتەوە؟
ئەی محەممەد برازاکەم کاتێ شەوان بە بیاباندا گەڕێم ئەزانم کە خۆ زۆر لەوە گەورەترە بخرێتە ناو چوار دیوارەوە. کێ باوەڕێ کرد حەمزە؟ حەمزەی عاشقی مەی و ڕاوچی و شێر و شوێن ئاینەکەی محەممەد کرد. هەتا زیاتر ئازاریان بین ئەوان بەێسترە بن. ئەو وشانە لەکوێنیت؟ منیش نازانم. چۆنە بێت پیاوێکی نەخوێنەواری تەمەەن چل ساڵ لە کێوێ دابەزێ نەمامۆستای هەبێ و نەزانست زمانێکیشی هەبێ کە شاعیران سەرسام کات. خۆزگە تەنار ڕەوانبێژی بووە بەڵام خەریکە خەڵکی بڕواکەن کە وشانە و شەی خوددان چۆن ڕوبەڕووی کەسێک بینەوە کە نهێنی هێزەکەی نازانین. محەممەد بەڵێنی ڕووباری مەی و شیر و هەنگوینیان پێیات لەبەرەوە کەسانە گوێ لێگرن. کەواتە باوانە دوورخینەوە کە گوێی بۆگرن. با لە شوێن کەوتووە بێهێزەکانەوە دەست پێ بکەین. نا عمر 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 دایکە دایکە دایکم عمر وەرە بڕۆ بۆ بەهەشت. سومەیە عمر عمر نا دایکە ياسر 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 دایکە وەرە لەگەڵیان دیبەستنەوە. دایکە دایکە لا إله إلا الله محمد رسول الله لا إله إلا الله محمد رسول الله. ناتەوێ ناوی خواکانمان بەباشی بێنی؟ هاواری هوبەلکە هاواری هوبەلکە. أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد دایکە دایکە وأشهد أن محمدا رسول الله. هاواری هوبەلکە هاواری هوبەلی گەورە بکە هاواری هوبەلی گەورە بکە و وازەدینەکەی محەممەد بێنە. دای هوبەل لا إله إلا الله محمد رسول الله. بەدبەخت 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 بۆ هاواری ناکەی. خوا تاقانەکەن لەکوێ بەهاناتەوە بێ.
وەرنە دەرەوە خوشک و برایانی من. ئارام بگرە عەممار. پێغەمبەر مژدەی بە دایک و باوکتدا فەرمووی ئارامتان هەبێ خانەوادەی یاسر جێگەی ئێوە بەهەشتە. ئەوە پێغەمبەری خوا هات. ئەی پێغەمبەری خوددا، چۆن بتوانم سرم لە ئەستۆیا بەرز بکەمەوە لە کاتێکە کە هاوارم لە خوداکانی ئەوان کرد و تۆشم